شنیارجان نازانم باسی چی دیکەت لە بۆ بکەم. دایکی تیت بەهایەکی لە بۆ من بەجێ نەهێشت بوو. لە بیرمە جارێکیان لە ساڵان لە مانگان پێم گوت ئەفرەت 2 هاوڕێم هەیە با داوەتی ماڵەوەیان بکەم، چونکە من نمەکی زۆری وانم کردبوو. هەر بۆیە پێم گوت بۆ نیوەڕۆ ئەو هاوڕێیانە دێنمە ماڵەوە خواردنێکی باش و پوختمان لە بۆ ئامادە بکە. کورە براکەم بەگوێ منەکەی تەلاقی بە خەڵک ژنی هەیە و تۆ ژانت هەیە ژان ئەمە بەڵای سەرتە. کورە ئێمە کامەمان شانسمان هەبووە تا تۆ شانستە بێ. ئەزانم بە قوربانێ بم ئەمە بەڵای سەرە بەڵای سەر. کورە تەلاقی بە یەک چینی تێ هەڵە بینێرەوە بە ماڵی باوکی. ئەوەی تۆ بۆ یەکەی چ پیاوێگەی کات؟ لەم ناز و نیعەمەتایە هێشتا منەتەکا بەسەرتا تێیەڵە. دە باشە بە قوربانێ بم بڕۆ بەلای ئیشتەوە. خوات لەگەڵ خەفەت نەخۆی. ژنێ ئەو قسانە چێت بێ ئەوە چییە بوو؟ هیوای برامە گیری خواردو بەدە ژنەکەی و منیشتم کامە شانسمان هەبووە تا تۆ هەت بێ. وەڵا بابە ڕاز نەکەن ئەو گۆ زۆر بێشانسن. ئەی چێرەوە براشت کەسی نەدیتەوە ئەتوو نەبی نسحەتی بکەی دەدانیشە بابە وازیان لێبینە وەرە بزانە چت پێ دەڵێن. بڵێ ئەو ڕۆکە دەمەیە بەدەست و پەنجە جوانەکانت یەک خواردنی زۆر جوان و بەتامانەوە دروستکەی. بۆ خێر دەمەیە مامۆستای هێمن و مامۆستاداری داوەت کەم پێکەوە نانەش پێکەوە خۆی. چ زەرور داوەتیان بکەین؟ چێوانە لە برای زیاتر لۆ بن. بە قورئان ئەمە زیاتر لە 10,000 لە مالیوانە داوەت بووە نانم خواردیە. دەزانی چەند ئەم ناخۆش دێ؟ تەوا ئەمیش بجارێک بێنە ماڵی من نانی بخۆن. با بزانە ژنەکەم هەیە خزمەتم دەکا نازدارە ئەخر ناکرێن نا. باشە بەسەر چاو شنیارم حازر کردووە لەسەر ڕێی خۆت بگەێنە بۆ دەورە. بەسەر چاو بەس تو خواشە نزارم نەکەی ژنێ. باشە باش بێخەم. شەنیار کچی خۆم یاڵە با بڕۆین دێ. مەهابادگیان چۆنی؟ باشی؟ مێردەکە و باشتر بوو لەگەڵ تا؟ کچێ خەتای خۆتە 2 جار بەگوێی مەکە جا بزانە چۆن مەمنوونتە بێتەوە. پیا وەکو هەویر وایە چۆن بیشێلیت ئاوا دەرەچێت. تۆ گوێ بگرە واز لەوە بێنە لەم 2-3 ڕۆژایەم بۆلات هەندێک خاڵ هەیە ئەی نووسمەوە بۆت خاڵ جێبەجێ بکە اینجا بزانە چۆن ئەبێتە پەپولە لە بەردەمتا. باشە؟ فەرمون یا الله دەفەرمون دەی یا خۆ بەخێر بێت. زۆر سپاس مەمنون مامۆستای سلامت زۆر سپاس مەمنون. بڕوا بکە مامۆستا ئەوڕۆ گەلەگەلێک ماندوو بوون مراجعەمان ئەوەندە زۆر بوو. والله ژان لەسرم کرد ئەو مراجعەت سوولە براکەن ڕزعاتان لێەکەم واز لە باسکردنی دایرێبین ئێستا من لەمارێ نەبا موزعاتی خۆش والله ڕاست دەکەین. پر مامۆستا تۆ ئەو حەزێتە لۆ خوارد پێویستی بۆ ئەزیەتی نەدەکرد ها مامۆستا کورە دەزانی ئەوڕۆ وەڵڵای تەلەفۆنیشان وەکردم گوتیان کورە نانی نەخۆی بریانێکی خۆشمان دروست کردیا. مامۆستا ئێمە بریانی چ حالی چ ئەتو هێشتا خواردنی دەستی خێزانی من نەخواردیە زۆر زانایە تا تۆ ڕاوەستێ شەهلا یا خۆ بەخێر بێت یا خۆ مامۆستا ئەو هاجا بەجار سەردانیەتی وکەین براینە ئەکید ئینشاءالله. ئەرێ هۆ شەهلا دیارە زۆر سەڵقەڵام بخۆم دەچم باشە ئەم بۆ دانیشن ماڵی خۆتانە دانیشن ئەستەغفیرڵڵا ماڵی خۆتانە دانیشن. بەڕاستی پیاوەکی زۆر بەڕێز و محتەرەمە دڵێکی چاک. ئەرە وەڵڵا پیاوەکە جێگا شانازیە بەس بەداخەوە لەگە ئەو ژنە بێتاقەت بووە. کاکێ من ژنێ خراپ کارەساتە ژنێ باشیش نەعمەتە بیلفعل. نەرمینجان نزیکی گواستنەوەتە تۆ بەگوێی من بکە بەخوا زەرەر ناکەی خۆت نەیی بەدەستەوە ها زاڵ بە بەملیە ئەسڵەن هەرمێڵە ماڵی باوکی و عایلی توخنی ئەو ماڵی تۆ بکەون جا بزانە یەک کێشە ئەکەوێتە ماڵە نە بەخوا ناکەوێت. دە باشە بە قوربانە بم دوایی تەلەفۆنە بۆکەمەوە باشە جاری خوارد لەگەڵ خاتون دەتایی تێمگەینی لۆ هیچ خوارد نەگەلم بەخێنیە بۆنی هیچ خوارد نەچیش ناکەم.
والله ئەمڕۆ ئەوە مەشغوڵ بووم کێشەی ئەوم حەلە کرد هەر مەجالم نەبوو چێژ لێرم یعنی دەتوێت ئێستا پێم بڵێ هیچ خواردنەکە دروست نەکردیا نەوەڵڵا بەس لە بۆی سوی چارەسەر و مشکلەی خەڵکی بکەی ئەی چی پەنایان بۆ منە ناو خۆ پشتیان تێ ناکەم والله بابە ڕاست دەکەی کچێت و شێت یا دەتێ ئەم شێتکەی ئەتو لۆ نای مشکلەی مالی خۆت هەڵکەی لۆرە چی مشکلەی مایان مالی خەڵکی وێران دەکەی ئێستا ئەمە چ بۆ میێوانانە بدێم والی ژۆرە دانیشت زۆر ئاستا یەبڕۆ لە دەرەوە خواردن بێنەوەی خۆنەوە ڕۆنەوە ئەوە چارەسەرەکەیە هەی خوا لە ناوت بە ئەو چارەسەرەکەیە ئخ لە دەستە تو ئاخ فەرماوە دانش لەوە حادزی خێر کاکەسران چی بووە؟ واللهی چتان لێ بشار خێزان و خواردنی حەزر نەکردی نابڵێ خێر چ بوو؟ نەخسۆم دەرەسوێنێت وە چ دەوام لە پاش تۆ سەرم سڕاوکەتەوە و گۆڕی تەلەفۆنی لۆ برایەکەی کرد بوو هاتەوە هیچ بریتە خەسەخانە ئیلاجی پێویستیا وەرگتیە نازانم باشە کاکە چپەمە دەکری حازری نانانە دیگە ببینێ دکتۆر ئێستا؟ دێگەڕێ ئێستا کە ژمانەی وەی نییە ئەمە نانی پێکەوە ناخۆین ئەو تەمەتەمە چ نزیکە یا من دەچمەوێن دەرێ هەرچی خواردنی باشە لۆتان دێن باشە باش ئێستا سەحەتی کووە پێمان برێ ئەوە لە ناو جێکە تێ بەتانەی بە خۆی دادایە ئەوەندە مادی و هیلاکە نوقی لێوە بەخێر بێن عافێتان خدا شفات بدە یا ڕەبی سەلامەتێک وتان زۆر نەخۆش بووی ناوەڵا نەخۆش نییە نەخۆش نەبوویەتی ناوەڵا نەخۆش نەبووی ناوەڵا دیارە ئەمن نەخۆش بووم زۆر ڕاست دەکەی ئەمن نەخۆش بوومە جەوتنێ زۆر داوای لێبوردن لە مدیرە تا فەڕاشش دەکەم داوای لێبوردن لە گۆشت دەکەم هەستە برایەکانم ئەو گۆ بڕۆن بەس داوای لێبوردن لەو ژنەی ناکەم ئەمن دەزانم چ کوولەگەوەی هەڵسو کەوت دەکەم فەرمون ئێستا بڕۆنەوە مامۆستا هەر جۆشمە دێ ڕۆ پێشم کە مامۆستا ڕۆ